ئەم پەتایەکی تاوان وەرزیە هەموو ساڵێ ئێمە پێشەوەی ئەم پەتایانە بێن ئێمە تاوان لە مانگی 2-3 ڕاماگەیان کە چاوەڕێی هاتنی ئەم پەتایەکەین و پەتایەکە شتێکی ئاساییە هەموو ساڵێ ڕوئەدات. پێشتر ئێمە خۆمانی بۆ ئامادەکەین و هەم هاوڵاتیانی شەمانەوێ ئامادە بن هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی ئەوەی کە چ حاڵەتێک پێویستی بە چارەسەرەیە چۆن بتوانین ڕێگیری لە زیادبوونی حاڵەتەکان بکەین وە لە هەمان کاتدا چۆن بتوانین ئەگەر مناڵێک توش بوو چۆن وا بکەین لە ماڵەوە تەبەن بە کەمترین تێچوو یاخود بە سەلامەترین ڕێگە چارەسەر وەربگرێ. بۆ ئەمە شتێکی نەئاسایی نیە ئەوەی کە ڕوویەوە ئەوەی کە ڕوو ئەیات شتێکی ئاسایی و بەشێکە لە کۆی گشتی ئەوەی ینی خاصێتی یاخود ئەوەی تەندروستی کە ساڵانە ئەو پەتایانە هەریەکە و پێی وەرزێ ڕۆیات. ئەم پەتایە لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمی تەمان هەمەوەی کە مناڵان ئەگەر خۆیان توش بن کەمتر بەرگی وشوبوونەوەگرن خۆتان زان لە گەرمایە خۆیان بەشێکی زۆر عراقکردنەوەیکی زۆریان هەیە بۆ یەکەمیان کەمتر بەرگی وشوبوونەوەگرن دووەمیان لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما هەم سەرچاوەکانی ئەو مەترسی پیسبوونیان لەسەرەوە لە هەمان کاتە ئەو خواردنانەی کە لە ماڵەوە هەڵەگیرێت لەوانەیە لە دەرەوە لە دەروی سەلاج هەڵبگیرێت کە واتە مەترسی ژەهرایی بوونیان بە ڤایرۆس و بەکتریا و پەرەسایت زیاترە بێ بۆی حاڵەتەکان زیاترە بێ لەو کاتە.